ئامادەبوانی بەڕێز بەخێر بێن سەر و سەر چاومان ئێمە وەکو ژنانی سنووری هەڵەبجە و ژنانی چالاکوان لە هەڵەبجە و ڕێکخراوەکانی ژنان و مافی مرۆڤ لە هەڵەبجە و خەڵکانی ڕۆشنبیری هەڵەبجە و بەڕێوەبەرایەتی تونند و تیژی هەڵەبجە و سەرجەمە و بەڕێوەبەرایەتیانەی کە لەم سنوورن ئەمڕۆ هەساوین بە گرتبوونەوەیەک بۆ پشتگیری و پشتیوانی ترسەکانی ژنان و تونند و تیژی بەرامبەر ژنان و بزات کوشتنی ژنان لە کوردستان. ئێمە ئەو هەڵوێستە بەرزە نرخێنین و ئەمڕۆ بەیاننامەیەکمان هەیە و جگە لەوە ئێمە لە سەرجەم سنوورەکە هەڵمەتی واژۆکۆکردنەوەمان هەیە بۆ پشتگیری بەداخەوە لە کوردستان لێرە و لەوێ ڕۆژانە ژنە کوژرێ ژن ناچارەکرێ بە خۆکوشتن و ژن بەڕاستی تا ئێستا لە کۆمەڵگەی کوردیا بە پلە دوو سەیرەکرێەوە شەرەفی خۆی نییە خۆی خاوەنی شەرەفی خۆی نییە پیاو خاوەنیەتی. ئێستا بەیاننامەیە کە خوێنینەوە پاشان خۆشبەختانە هەڵەبجەیەکێکە لەو شارانەی کە بە حکمی ئەو باگراوندە ڕۆشنبیریەی کە هەیەی کەمترین تونند و تیژی بەرامبەر ژنانەکرێ ئەمە بەڵام ئەمە ناکاتەوەی کە ئێمە بڵێن تونند و تیژی لە هەڵەبجە خاڵی سفرە لە هەڵەبجە و سنووری هەڵەبجەش تونند و تیژیەکرێ. ئێمە ئەم هەڵوێستەمان بۆ سەرتاسەری کوردستانە سوپاس بۆ ئامادەبوونتان.